نووسین و بڵاوکردنەوەی کتێبی مەردی نیشتیمان تەنیا خوێندنەوەیەکی مێژووی نییە، بەڵکو زیندووکردنەوەی ڕۆحی پاڵەوانێتیە کە دەبێتە ڕێنمایی بۆ ژیانی ئێمە و نەوەکانی داهاتوو. تا نەوەکانی داهاتوو بزانن کە ئازادیەکەی ئەمڕۆ بە خۆڕایی بەدەست نەهاتووە. چیرۆکی عەلی قڵاقای مەزی تەنها چیرۆکی خەباتیە ڕێک نییە، بەڵکو چیرۆکی گوندێک و نەتەوەیەکە. مناڵ بووم لەگەڵ باوکمادا ئانیشتم باسی وتە و شتەکانی خۆی ئەکرد، پێشبینەکانی خۆی ئەکرد. ئەو خۆزگا کەسێک هەبووە ئێستا بیتوانێت ئەمانە بنووسێتەوە. منش ئەمە هەر لە زاکیرە ماما بووە، هەتاوەکو توانیم لە 2010 بتوانم کە ئەم مێژووە جوانە بخەمە ڕوو. لەوانەیە ئێستا زۆر کەس بیر لەوە نەکاتەوە، بەڵام ڕۆژێک دێت ئەبێت دەست ببرێ بۆ ئەم کتێبانە کە کۆمەڵێ سەرچاوە و کۆمەڵێ مێژووینەوەی دوای خۆمان چۆن ژیانیان بەسەر بردووە و بتوان کەڵکی لێوەربگرن. یعنی شتێکی زۆر جوانە. داواکارم لە خەڵکیش بتوانێت ینی بەڕاستی ئەم مێژوانە کۆکاتەوە، ئەم مێژوانە بەدەست بێنێ. کتێبەکە دیارە کتێبی یادەوەریە لەلایەن کەسێکەوە نووسراوە کە خۆی چیرۆکەکان ئەگێڕێتەوە، خۆی لەو سەردەما بووە و باسی باوکی خۆیەکات، ژیانی باوکی خۆی وەکو پێشمەرگەیەک، وەکو ماڵێک کە لە شاخێکا بە تەنها ئەو ماڵێتیا بۆ گوندێک تەنها ئەو ماڵێتیا بوو. ئەو ماڵە بۆتە چۆن بڵێ لانکەی پێشمەرگە، بۆتە لانکەی شۆڕش. زۆر گرنگە جیلی گەنجان ئەمڕۆ ئەم جۆرە کتێبانە بخوێنەوە. بە دوو مەبەست: یەکەم مەبەست بۆ ئاشنابوون بە ڕابردووی خۆیان، و دووەم مەبەستیش بۆ ئەوەی ئاگادار من کە بە چ شتێک بە چ ناڕەحەتیەک و چۆنی بە ئەمڕۆ گەشتوین ئێمە و قەدرزانینی ئەوە زۆر گرنگە و زانینی زیاترە و معلوماتە داتێ دەربارەی گوندەکانی کوردستان، بە تایبەتی گوندەکانی سنووری قەرەداغ و ئەو عەشرەتانەی لەوێنە نیشتەجێ بوون و شێوازی خزمەتیان چۆن بووە و تێکەڵیان چۆن بووە و فێری میوان دۆستی و میوانداری تەکا و فێری نیشتیمان پەروەری تەکام کتێبە. لەڕاستیە لە دەبەری قەرەداغا وەک شتێکی باو قەرەداغەکان ئەوانێ ئەم وەکو خۆم دەستخۆشیانیان. لە ساڵی 1970 کە ئێمە بە خێزان و براکانم پێشمەرگە بوون لە دۆڵی قەراغ بووین ئێمە، ئەویژی کێک بوو لە کورد پەروەرەکان، لە نیشتیمان پەروەرەکان، لە کەسە کۆمەڵایەتیەکان، لە کەسە دیوە خاندارەکان بە خزمەتیش ئەگەشتە باوکم. ئیتر ئێمە کە ئەڕۆشتین بۆوێ بەڕاستی لە خزمەتی هەموو نیشتیمان پەروەرێک و خەڵکێکی ماندووی ئەو دەڤەرە بوو. قەراخ و گەرمیان میوانی بەڕێز کاک عەلی بوو، پیاوێکی قسەخۆش، پیاوێکی نەرمونیان، پیاوێکی بنەماڵە، پیاوێکی دیاری، پیاوێکی سوعبەتچی، پیاوێکی لانکەی شۆڕشی ئەم نیشتیمانە بوو. شتێکی باشە بە پێی ڕێژە بڵێ لە 1970 ئەم یادەوەریانە بخوێننەوە تێگەشتنە لە گەیاندنی ئەم ڕۆژەی کە کورد ئازاد بووە. ڕەنگە من کەمترین کەسم دیبێ، من چەند جارێک بێویا کە لە کاتی پێشمەرگایەتی و کاتی من ئامر هەریمی پێنجی قەرەداغ بووم ساڵەکانی 79 82 تاریکاتە لێ بووم. بە حکمی مووقعی شوێنەکەی مووقعێکی استراتیجی بوو بۆ پێشمەرگە، چونکە دەستی دوژمنەیە گەیشتیە، تەنیا ماڵ و چەپەک بوو. چوینەتە لاینانمان خواردووە، خزمەتی کردو. اینجا نەک من ڕەنگە من کەمترین کەس چوو بم. پێشمەرگە ڕێڕەوی پێشمەرگە بوو، بەکە لە سێوسێنانەوە سەرەکەوتی ئاتیتەوە بۆ دۆڵی دووکان. ئەم بەرزاییە هەموو کەسێنانی لێ خوارد و ئیسراحەتی لێ کردووە، بێجگەلەوە خۆشی وەکو باسیەکەن لە بنەماڵەیەکی گەورە بۆ پیاوێکی تێکۆ شەر بووە و ئەوەی کە بۆی کرابێ خزمەتی کردووە، ڕۆژە لە ڕۆژان درێغی نەکردو. من بۆ خۆشەویستیاتم بۆ ئینەکەی، چکەوە مێژوویەکە مێژووی ئەمەی کێسا ئیمرۆنیە، مێژووی ئیمرۆنیە کەمە لەسەری حازرین دانیشتین و وڵات ڕزگار بووە. ئەو مێژووی خەباتی میلەتێکە بە کاک عەلی و شەهیدەکان و خەڵکی ترەوانە. بۆ نمونە مەسەلەن ئەوانەی کە خزمەتیان خەڵگەیە لە ژووری زیندانە، نامەی بۆ مناڵەکانی نووسیوە، ئەڵێ مناڵە نازدارەکانم کتێب خوێنەوە دوای ئەوە شتیتە ناڵێ زەکاتم بۆ بکەن و سەرفترم بۆ بکەن و چیم بۆ بکەن. بۆچی ئەوە مێژووە بۆ ئەو خەباتە دەیان خەڵک چوونە سەر پەتی سێدارە کەم ژیان و کەڵژیانیان وی خۆسەوایلات وڵات بۆ بە فەیسبوک و خەڵک بە کەیفی خۆی قسەکە، بەڵام مێژووی کاک عەلی و ئەمسالی کا عەلی ملەتەکە خەڵک نابێ لە بێری بکە. بە حکمیەوەی قەراغ شەڕگە بووە، هەمیشە شوێنی پێشمەرگە بووە، سیارە و جادە و مادە نەبووە. مقڕاتی پێشمەرگە بە دیوی سێوسێنان و بەڵخە و بەلەکجار و ئەوا بووە. هەرچی لەم دیوە ڕۆشتوێ لە ماڵی کاک عەلی نانی خواردو و هەرچی لە دیوی ئەو دیوە گەڕاوێتەوە بۆ ئەم دیو نانی تیا خواردووە. پیاوێک بووە چاونە ترس بووە
لە هیچ شتێک نەترساوە بەغیرەت بووە تەنانەت بە تیارە ئینزالیان بۆ کرد و گرتیان و بردیانە هەی ئەومەی ئەو عەزیێت و زەحمەتێکی زۆریاندا بەڵام کوڕانە بەرگەی گرت و گەڕایەوە ئەمجا دۆستی گەل و نیشتیمانەکەی خۆی بووە شانازی پێوە کردووە شانازی بە پێشمەرگەوە کردووە کە ئەمانە دیفاع لە کورد و کوردستانەکەن باز لە مێژووی کەسێکە کاکە ئەو ماوە کەمەی تەمەنی توانیەتی خزمەتێکی وا بکە کە بە چەند کتێبی وا کۆتایی نێ کە بە چەند کتێبی وا دوایی نێ